أما كوتشي مدينة پیغمبر صلى الله عليه وسلم فرماني داب علي كر ابي طالب خوالي رازي بك او شوا او لمالك يا بمنته عباكي او بدا بخويا لجي او بخوي لو كاتدك او گەنجە سوارچاکانەی قڕیش دەست لەسەر شمشێر گەماروی ماڵەکەیان دابوو چاوەڕوانی هاتنە دەرەوەی پێغەمبەریانە کرد عليه الصلاة والسلام ئەو هەر لە دەرگای ماڵەکەیەوە تەشریفی هێنایە دەرەبێ ئەوەی کەسیان بیبینن اینجا مشتێک خۆڵی هەڵگرت و ئەو ئاەتەی بەسەر خۆڵەکەیە خوێندەوە کە ئەفەرمێ وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون لپیش و پاشیانەوە بربەستمان بۆ دانابوون و دامان پۆشی بوون کە نەیان دەبینی پاشان خۆڵەکەی کرد بەسەر و چاویانە و بە ساغ و سەلامەتی لە نێوانیانەوە هاتە دەرەوە بێ ئەوەی کەسیان هەستی پێ بکەن دواتر جارجارە ئەوان سەیری ژوورەکەیانە کرد بەڵام هەر ئەوەندەیانە بینی کە یەکێک خۆی داپۆشیوە و نستووە هەموو جارێکیش هەروایە نەزانی کە محەممەدە عليه الصلاة والسلام بۆ بەیانی کابراەک بەلایەنە تێپەڕی و لێی پرسین کە چاوەڕێی چیەکەن یان چاوەڕوانی محەممەد دەکەین کابراوتی لە ماڵ نییە و چۆتە دەرەوە باوەڕیان پێ نەکرد هەر چاوەڕێ بوون تا عەلی کوڕی ئەبی طالب هاتە دەرەوە لێی پرسین کە بۆچی لێوە وەستاون ئیتر زانیان کە پلانەکەیان سەری نەگرتووە بەڵام لێیان پرسی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەکوێیە فەرمووی نازانم لە کاتێکدا کە ئاسایی نەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم تەشریفی بردووە ماڵی ئەبوو بەکری سدیق کە ئاسایی لەو کاتانەدا تەشریفی نەدەبرەوە ماڵی کەس هەواڵی دایە کە خوای پەروەردگار ڕێگای داوە هیجرەت بکە ئەویش پرسی ئەگەرەکرێ ئەمیش لە خزمەت یا هیجرەت کە اینجا خێرا اتفاقی سەفەریان پێچایەوە و لە مەککە دەرچوون ڕیوایەتەکانە ژێڕنەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە شار تەشریفی بردە دەرەوە ئاوڕێکی لە مەککەدایە و فەرمووی والله إنك لأحب أرض الله إلى الله وأحب أرض الله إلى نفسي ولولا أن قومك أخرجوني منك ما خرجت واتبخوا قسم تو خۆشەویستترین خاکی سەرزەمینی واتە بەخوا قەسەم تۆ خۆشەویستترین خاکی سەرزەمینی خوای لای خوای گەورە خۆشەویستترین خاکی خوای لای منیش ئەگەر خەڵکەکەت دەریان نەکردمایە جێم نەدەهێشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەبوو بەکری هاوڕێی خوا لێی ڕازی بێ ڕێگایان گرتە بەر و بەغەیری ئەو ڕێگا ناسراوەیە کە خەڵکی سەفەریان لەوێەوە لێ ئەکرد بەرەو مەدینە هەروە ڕۆشتن تا گەیشتنە ئەشکەوتی ثەور لەوێ 3 ڕۆژمانەوە لەو ماوەیەدا بە پێی نەخشە و پلانێکی داڕێژراوی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەبدوڵڵای کوڕی ئەبوو بەکری سدیق ڕۆژانە هەواڵی قوڕیشی بۆ ئەهێنان بۆ ئەشکەوتەکە عامری کوڕی فەهیرەش کە لەو ناوە بوو مەڕی ئەلەوە ڕاند هەموو جارێ دوا بە دوای عەبدوڵڵا بە مەڕەکانیەوە ئەهات و ئەگەڕایەوە تا لەلایەکەوە شیریان بۆ بهێنە بۆ ئەشکەوتەکە و لەلایەکی تریشەوە شوێن پێی عەبدوڵڵا بسڕێتەوە ئەویش هەواڵی هەموو مەکەی بۆ ئەهێنان سەرانی قوڕیش کە بیستیان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرباز بووە زۆر ڕقیان هەستا و زۆر بەجددی بە دوویانە کەوتنە دنیا پشکنی بە هەموو ڕێگاوبانێکا بڵاو بوونەوە شوێن پێ و پشکنینیان هێنان یەبەردەمی ئەشکەوتەکەی ئەمان بەڵام هەر کە بیریان دەهاتە سەرەوەی کە ئەوان چوبنە ئەو ئەشکەوتەوە خوای گەورە ئەی خستنە سەر ڕای ئەوەی کە لەوێدا نین و هۆشی ئەخستنە سەر شتێکی تر لەبەردەمی ئەشکەوتەکەدا کە ئەوان ئەو ڕاو بۆ چوونانیان ئاڵوگۆڕە کرد ئەمانیش لە ناوە گوێیان لێیان بوو ئەبوو بەکر زۆر خەمی پێغەمبەری بوو صلی الله عليه وسلم مەترسی لێ نیشت بوو بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵنەواییە کردووەی فەرموو گومانت بەرامبەر دوو کەس چییە کە خوای گەورە سێمیانە خەمت نەبێ ئێمە خوامان لەگەڵە خوای گەورەش بۆ هەموونەوەی مسلمانان تا ڕۆژی دوایی ئەم ڕووداوەی ئاوا تۆمار کرد کە فەرمووی إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه
وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا والله عزيز حكيم. واتأجر ايوجنا بنا پشتیوانی و سری نخن خو خوای گەورە ئەوەتا بۆتە پشتیوانی و سەری خستووە کە ئەو کەسانەی باوەڕیان نەهێنابوو دەریان کرد بووە دووەمی ئەو دوانەی کە لە ئەشکەوتەکەدا بوون کە بە هاوڕەکەیە فەرموو خەمت نەبێ ئێمە خوامان لەگەڵدایە ئیدی خوای گەورە هەیە منی خۆی و پێدادا و بە سەربازانێک لایەنگری بوو کە نەتان دەبینی. اینجا وشەی ئەو کەسانەی باوەڕیان نەهێنابوو یعنی دید و بەرنامە و ڕێبازیانی خستە ژێر و وشەی خوای پەروەردگار کە دین و بەرنامەکەیەتی باڵا دەستی کرد. خوای گەورە خاوەن هێز و دەسەڵاتە و دانایە. دوایەوەی کافرەکان لە پشکنین و گەڕان ماندوو بوون و لەوە بێ ئومێد بوون کە بیدۆزنەوە سرەوتن کەوتنە دانانی پیلانی تر. ئەمانیش لە ئەشکەوتەکە هاتنە دەرەوە و بەو سواریەی پێشتر بۆیان ئامادەکرابوو لەگەڵ عەبدوڵای کوڕی ئورەیقەتدا کە دەلیلی ڕێگایان بوو بەرەو مەدینە کەوتنە ڕێ. قوڕیش کە زانیانی تر بە ڕەنجی خۆیان ناتوانن بیان دۆزنەوە خەڵاتێکی زۆریان تەرخان کرد بۆ هەر کەسێ بیان گرێ. سوراقەی کوڕی مالیک کە سوارچاک و شارەزای ڕێبوو کە بە مەیزانی ئەسپێکی پتە و چاچی پەیدا کرد و کەوتە گەڕان تا دۆزینیەوە و لەو بیابانە لیان نزیک بوو. ئەمانیش کە بینیان پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای لێ کرد بۆیە هەر چوارپەلی ئەسپەکەی بەلمی بیابانەکەدا ڕۆچوو هەرچەندی هەوڵی لەگەڵدا نەیتوانی دەری بهێنێتەوە. ئەوجا بە ناچاری هاواری کردە پێغەمبەر صلی الله علیه وسلم و سەیدنا ئەبوو بەکر و دواتر لەگەڵیانە ڕێکەوت. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵێنی بازنگەکانی کیسرای فارسی پێدا کە دوای گرتنی تەختی ئیمپراتۆریەتی کیسرا بۆ ئەو بێ بەرامبەر ئەوەی کە هەواڵی بینینیان لە قوڕیش بشارێتەوە. ئەویش گەڕایەوە. سەیریکەن برایانی بەڕێزم بەڵێنێک لەم کاتی ئیستیزعافەیە و کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاوە دوونراوە لە وڵات دەرکراوە خۆی شاردۆتەوە تەنها ئەبوو بەکری لەگەڵە. ئەو بەڵێنە گەورێشی پێدا کە بازنگەکانی کیسرای لە دەستەکە بە مەرجێ خەبەرەکەیان لێ بشارێتەوە. ئەم سوراقێش ئەوەندە باوەڕی بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ڕاستگۆیە لە قەناعەتیا ئەوە ئەچەسپێ کە مادام محەممەد وا ئەڵێ حتمەن ڕاستەکە. سوراقە لەگەڵەوەشا کە کافر بوو لەگەڵەوەشا کە خەڵاتەکەی قوڕیش سەد حوشتر بوو کە حتمەن وەریەگرت. ئەو بەڵێنە داهاتووە نەزانراوەی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەرگرت کە چەند گەورە و دووریشە چەند خەیاڵیشە. پێغەمبەرە کە پەنای لەناو قەوم و کەسوکاری خۆیان نەماوە داڵدەی بدەن کەچی وادەیەکی ئاوە خەیاڵی بە کابرایەکی کافرەدا ئەم کافرەش باوەڕی پێکا و سەد حوشتەکەی ناو لە پیدەستیە گۆڕێتەوە بە بازنگی نەدی و نەناسیوی پاشایەکی دەسەڵاتداری فارس کە دەسەڵاتی بەسەر دورگی عەرەبیشە هەبووە. ئەمە چەند لای ئێمە سەر سوڕهێنەرە کەچی لای سوراقە سەر سوڕهێنەر نەبوو. بەڵام سەیری ئەم بەڵێنە بکە زەمان هاتوو چوو دەوڵەتی مەدینە دروست بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆچی دوایی کرد. سوراقە هەر لەسەر ئومێدەیە. ئەبوو بەکری شاهدیش کە بەڵێن شاهدی بەڵێنەکەیە ئەویش بوو بە خەلیفە ئەویش هاتوو کۆچی دوایی کرد و ئەویش ڕۆی. سەیریکەن سوراقەش مسلمان بوو هەر بەو شێوێ مابوو. عومەری کوڕی خەتاب بوو بە خەلیفە و ئەو بەڵێنە هەر مابوو. جەنگی فارستون تر بوو تا مەدائینی پایتەختی کیسرا گیرا و بازنگەکانی کیسرا کەوتە بەردەست و لەگەڵ کەلوپەلی ترا نێررا بۆ خەلیفە بۆ مەدینە وەکو دەستکەوتەکانی شەڕ. کە بازنگەکانی کیسرایان بە تایبەت هێنا ناردی بە شوێن سوراقەدا کە هاتە خزمەتی بازنگەکانی دایە و فەرمووی ئەوە بەڵێنەکەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە ڕۆژی هیجرەتەکەی مەدینە پەیداوی. سوراقە وەری گرت و ئەم دی و دیوی کرد و سەیری کرد و ئەنجا فەرمووی ئەوە خستمەوە ناو بەیتولمالی موسڵمانان.